لەم تۆرەدا باس لە هەبوونی جنۆکە دەکەین. ئایا جیهانی جنۆکەکان تێکەڵی جیهانی مرۆڤەکان دەبن؟ ئەو بیر و ڕاجیاوازانە چییە کە دەڵێت جنۆکە دەچێتە لەشی مرۆڤەوە، جنۆکە عاشقی مرۆڤ دەبێت و چەندین بابەتی دیکە ئێمە وەڵامی ئەم پرسیارانە و پرسیاری زیاتریش بێگومان لە شێخ ئاریان بەرزنجی کە خاوەنی بڕوانامی ماستەرە لە پاراسایکۆلۆژی لەگەڵ ئێمەدا دەبێت لە هەولێرەوە. شێخ سڵاو لێبێ، زۆر سپاس بۆی لە بەیانیز باش کوردستاندا میوانی ئێمەی دەستپێک دەمەوێ ئەوە بڵێم کە لە قورئانی پیرۆزدا ئاماژە بە هەبوونی جنۆکە کراوە، بەڵام ئایا جیهانی جنۆکەکان چۆنە؟ تێکەڵی جیهانی مرۆڤەکان دەبن؟ بەڵێ، بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان، بەڕاستی بەنسبەت جیهانی جنۆکەوە خۆی جیهانی بینراو هۆی جیهانی نەبینراو هەیە. ئێمە کە بڕوادارین پێویستە کە بڕوامان بە جیهانی نەبینراو هەبێت، چونەوە مەرجێکە لە مەرجەکانی بڕوابوون بە قورئانی پیرۆز کە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیمان، کۆڵکەیەکە لە کۆڵکەکانی بڕوابوون بەخوا ئەبێت تۆ بڕوات بە قورئانی پیرۆز هەبێت. لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێت کە واجب بوونی هەیە، و هەروەها سوورەتێکی تەواوی لەسەرە و ئەفەرمێ وما خەلەقت الجنە والئینسە ئیلا لیعبودون، یعنی دەقەکان زۆر زەقا زۆر واضحە لەسەر ئەوەی کە بوونی جن هەیە و ئێمەش وەکو بڕوادار بڕوان پێ هەبێ. بەڵام کێشەکە چێ لێرەیە؟ ئەوەی کە ئێستا ڕوو ئەدا، یعنی دانی با بڵین چۆن بڵین زیاتر لە حەجمی خۆی گەورەیان کردووە، زیاتر لە قەوارەی خۆی ئەو بابەتیان گەورە کردووە. جن ڕاستە بوونی هەیە، بەڵام دەسەڵاتی بەسەر مرۆڤان نییە، دەسەڵاتی ڕەهایی بەسەر مرۆڤان نییە، دەسەڵاتی تەنها بەسەر ئەو کەسانە هەیە کە خۆیان لاوازن و بەگوێی ئەکەن، گوێڕایەڵێکن. ئەگینا دەسەڵاتی بەسەر مرۆڤان نییە، وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆز ئەفەرمێ أعوذ بالله من الشیطان الرجیم وقال الشيطان لما قضي الأمر إن الله وعدكم وعد الحق ووعدتكم فأخلفتكم وما كان لي عليكم من سلطان إلا أن دعوتكم فاستجبتم لي فلا تلوموني ولوموا أنفسكم. وأتلير يا أخوي جورا أفرمي كوا شيطان لزاي شركة أفرمي، يعني شيطان أليت من لومي من مكة من تصلات بس الإيوانية تنها أونيك من بان كردوني أوش بقصي أمتان كردوا بسون بلين أم شبانيتي شباني بابلين وسوسة كبيبلين شبان بكردي شباني خرابي كردوا بكشكي خلق كان بقصيان كردوا هر أون ده أجينا أو تصلات زيادتي بسر يعني نبوة تصلات جن بسر إنسان أو تصلاتني كوا جوريان كردوا وبابلين تسنا كان كردوا لراستيا أو تصلاتينية أو تصلات تنها أو أنتيك وسوسة بو إنسانك تستخات نود الإنسان مروبا كانوا أو هي لاوازة أو وسوسة كارثية بتشون بلين خلاص يبقى كذلك خراب بهو أو وسوسة كشيطانية. بلان بلي خودي شيطان بتوانيت مروبا كان بدي ببراكتيكي بفعلي بكذالي بروا إشيكي هلا بيبقى أو توانين أو تصلاتين. بالنسبة لنا وجستين مروفي شو قالين أشيدنا جستين مروفو طبعا زانا كون كان او قسيان هي او فرموتيان هي زور بابنا ابن تيميه بابنا خالي خوش بيان ابن حزم زوري كشلو عني زانا كون كان وتيانا كوا او اشتهيا بلان زانا انه كان هميان كوكني لسر او يعني خلافيه بابتك خلافيه بابتك رارائيه هەندێک کەس ئەڵێن هەیە هەندێک کەس ئەڵێن نییە. زۆر باشە بەوردتر مەسەرەن بابەتێک کە ئایا جنۆکە دەچێتە لەشی مرۆڤەوەیان نا، دواتر بەوردی باسی دەکەین. بەڵام وتمان جیهانێکی بینراو و جیهانێکی نەبینراو هەیە. جیهانە نەبینراوەکان لە چی کاتێکدا دەبن بە بینراو؟ بۆچی هەندێک جار دەوترێ کە جنۆکە بینراوە؟ بەڵێ، بینینی جنۆکە بە چاوی سەر بە هیچ جۆرێ بنەمایەکی ڕاستی نییە. بینین بابنێزانی چۆنە خۆی جیهانی نەبینراو کە مەلائیکەیە لە ڕۆشنایی دروستکرا لە نور دروستکرا کە جنیشە لە سەرچاوەی بابنین لەهیبون خاڵس من النار، یعنی کە لە ئاگەر دروستکراوە، ئەو دوانە بە هیچ جۆرێ بە شێوەی چاوی سەر نابێت، ئەوانە دەبدەبەکەیان جیاوازە، لە دینەوەکەیان لە دینەوەی ئەوەکەیان جیاوازە. هەموو مادەیەک لە ناو قەوارەی خۆیان نا قەوارەی خۆیان مادەیە، بەس کە چووە قەوارەیەکی ترەوە ئەبێ بە تشک بە تشک. ئەوە یعنی چۆن بڵین بابەتێکی فیزیایی لەوانە اختیقول بێ شویکردنەوەی گرنگ ئەوەیەکەوە ئێمە بە هیچ جۆرێ مەلائیکەیان جنۆکە بە چاوی سەر نابین، بە هەندێک جار لە خەونان با بڵێن بە شێوێک لە شێوەکان خوا گەورە بۆمان ڕوونەکاتەوە ئەو شتێکی دەبان بە چاوی سەر بڵێ کەسێک جنۆکەی بینی یان مەلائیکەی بینیوە، ئەو شتە بە هیچ جۆرێ ڕاست نییە.
بە هیچ جۆڕاست بە چای سەر نەیبین احتمالە هاتوۆتە پێش چایەن هەستی پێکردووە بە شێوێک لە شێوەکان بەڵام بڵێ بە چای سەربینراوت ناوێت دقەکە سەری حکاتن هو قبیلە یەڕۆنە بە جنۆکە دەکرێت دەتوانی لە ڕێگەی هەستەوە هەست بەبوونی جنۆکە بکەیت لە دەوروبەری خۆتدا ئازانی چۆنەوە کووتمان ئێمە عالەمی جیهانی بینراو و نەبینراو هەیە بێگومان نەبینراوەکان هەستی پێ ناکرێت بینراوەکانی هەستی پێکرێت شتەکە یعنی زۆر ئاشکرایە بەڵام لێرەیە کە ئەوەی کە هەستی پێ ناکرێت هەندێک کەس خۆی بۆ خۆی تووشی هەندێک نەخۆشی دەرونی ئەبێ یان هەندێک کێشەی با بڵێن کیمیکیەکێت ناوخانەکانی مێشکەوەیان کێشەی کەهرەبایی لە مێشکا دروستە بێمەوە هەندێک خەلەل ئەکەوێتە خانەکانی مێشکەوە لە دەرئەنجامیەوە هەست بەبوونی هەندێک شتەکە هەستی پێەکە ئەڵێ ئەوە تا من ئەیبین ئەوە تا قسەی لەگەڵ لە کاتێکە کە ئەو شتە هیچ بنەمایەکیشی نییە وەکو تەهەیوئێکە وەکو هەستپێکردنێکە وە لە دەرئەنجامی خەلەلێکە کە ڕوو ئەدا لە ناو مێشکی ئەو کەسەیە یعنی یان لە کۆئەندامی دەماریە جملەی عەسەبی یان ئەوە تا لە ڕووی دەرونی هەندێک خەلەل ڕوئەیە لە دەرئەنجامی ئەو خەلەل هەست بە هەندێک شتێک کە ئەو شتە تەنها هەستە دوورە ڕاستی زۆر باشە مامۆستا کەمێک پێش ئێستا تۆوتت دوو بیرروبۆچوونی جیاوازەیە سەبارەت بەوەی کە ئایا جنۆکە دەچێتە لەشی مرۆڤەوە یاخود نا ئەو کەسانی کە دەڵێن یاخود ئەو بیرروبۆچوونانی کە دەڵێن جنۆکە دەچێتە لەشی مرۆڤەوە چ بەڵگەیەکیان هەیە دەلیلیان چییە لە بەرامبەردا ئەو بیرروبۆچوونەشی کە دەڵێ ناچنە لەشی مرۆڤەوە بەڵگەی ئەمان چییە؟ بەڵێ زۆربەی زانا کۆنەکان وەکو ئبن حەزم ئبن تەیمیە خوالیان ڕاستی بە زۆر زانای کەشی کۆن زۆربەیان کۆکن لەسەرەوەی کە جن ئەچێتە جەستەی مرۆڤەوە کۆکن لەسەری بەڵام بەشێک لە زانا تازەکان با بڵێن زانا نوێیەکان ئەوانە زۆربەیان کۆکرین لەسەر ئەو بابەتەوە ئەڵێن شتیوانیە و تەنها وەسوەسەی پێکرێن بەخۆیەوە کووتمان دقەکە زۆر ئاشکرایە کە ئەفەیۆما کانە لی عەلەیکم من سوڵتان ئیلا ئەن دەعوتکم فەستەجەبتم لی کە با بڵێن لە سوورەتی ئیبراهیم ئاەتی 22 باسێکە زۆر بە سەریحی باسێکە کە دەسەڵاتم بەسەرتانە نییە یعنی خوا خۆی لە ئاەتەکە ئەفەرمێ کە شەیتان لێ ئێمە دەسەڵاتم بەسەرتان دەسەڵاتمە تەنها ئەوەیە کە وەسوەسەتان بۆ بکەین بەس ئەتر هەرێک هەیە ئەڵێ ئەچێ ئەوەی کە ئەڵێ ئەچێ ئاەتێکە کە بەڵگەکە ئەیش ئەڵێ كالذي يتخبطه الشيطان من المس أوش آياتك يعني قالوا شلون بس أو يتخبط ليه خلك ليه روادا مس هي ولمس هي مس هي ولمس هي أقرب يتخبطه الشيطان من اللمس أو طعين بلين أو لمسه بالفعل بس كأليه مس شتيكي فكرية شتيكي ذهنية يعني وسوسية هذا أكا وسوسكية زيادة له وسوسكانية يعني كالشيطان وسوسكي بوكا يتخبطك يعني شلون بلين وكو هلا دعانك باش ینی ئێمە ئەوانەمان بینیوە کە هەندێک جار کەسانێک دەڵێن من جنۆکە لە لەشی مرۆڤ دەردەهێنم بەڵگەی ئەمانە چییە؟ ینی ئەگەر جنۆکە ناچێتە لەشی مرۆڤەوە ئەوەی ئەمان دەیکەن چییە؟ ئەزانی چۆنە خۆی جنۆکە چونە ناولشی وەکووتمان مەوضوعێکی خلافیە و ئێمە من خۆم وەکو خودی خۆم لەگەڵ ئەوە نیم کە جنۆکە بچێت ناولشی مرۆڤەوە لەگەڵ ئەوم کە هەندێک نەخۆشی هەیە تەعاً سێ جۆر نەخۆشی نەخۆشی جەستەی و نەخۆشی با بڵێن دەرونی و هەروەها نەخۆشی با بڵێن نەخۆشی پاڕاستایگوریان نەخۆشی ڕۆحییان نەخۆشی میتافیزیقی ئەو جۆرە نەخۆشیانە جۆرەکانی زۆرە بەس خەڵک وا ئەزانی لی تێک ئەچێ وا ئەزانی ئەوە چوونی جنە لە ڕاستیە خۆی ئەوەی کە ڕوئەدا زۆربوونی تاقەی سلبیە خۆی ئێمە لەناو هەمومانە تاقەی سلبی هەیە و تاقەی ئیجابی هەیە تاقەی پۆزیتیڤ و تاقەی نەگەتیڤ هەیە ین بەسینی پیان ین ولیان ئەلین ولیانج ئەو تاقەیە لە هەمومانە هەیە جا هەندێکمان ئەو تاقەیە تاقەی سلبیەکەی زیاتر ئەبێ یان هەندێک تاقەی ئیجابیەکەی هەندێک تاقەی سلبیەکان دیکان هاوسەنگە بێ ئەوەی کەوا ڕوئەدا تاقە سلبیەکە هەندێک جار زیاتر ئەو تاقە سلبیە چیەکە زیادە بێ هەوشتۆن بڵێن نیسبەی هیمۆگلۆبین زیادە بێ نیسبەی شەکرە زیادە بێ نیسبەی چەوری زیادە بە هەمان شێوە تاقەی سلبی زیادە بێ ئەو تاقە سلبیەکە زیادە بێ پەیوەندی بۆ نییە کە جنۆکەیەک چۆتە ناو کەسەکەەوە بەس تاقەی سلبیەکە بە گشتی لە ناو کەسەکەیە زیادە بێ بەچی زیادە بێ طبعا خبرێکی زۆر خۆش خبرێک لە پڕێکە خبرێکی زۆر ناخۆش لە پڕێکە کەوت نەخوارەوەیەک لێتانێ بۆ پشتی سەر نەخۆشێکی تای بە قووەت تای بەهێز ئەمانە هەمووی وا ئەکا یان کەسێک لە پڕێکا خەوتۆ لە پڕێکا بە قایمی هەڵێستێنی ئەمە هەمووی هۆکارێکە بۆی کە ئەو کەسە وزەی سلبیەکەی زیاد بێت تاقەی سلبیەکە چۆن زیاد دەبێت ڕۆح یەک ڕۆحە بەس ئەو ڕۆحە دوو بەشە تابت و متحرکەیە ڕۆحی ڕەوان و ڕۆحی با بڵێن جێگیر
لو روان جيكي روحي ثابت وروحي متحرك. روحي ثابت علاقي بأعضاء إرادي جسم لا إرادي جسم روحي ثابت وات روحي جيجر بيوندي بو أنداماني جستوي كلا إرادي بون ومنا سوري خينا هنا ستانا إيش كاني كرجي لو قلانت كان ككار كان أما علاقي بروحي ثابته أو روح ثابته كالإنسان ده شو إنسان أمري هموما بلام روحي متحركنا روحي متحركي هموما لقناغي جوارهم بو بيجمي خوا درأتشي كقناغي جولي تاوي خراي بيان كقناغي مرحلة حركة العين سريعي بيان كقناغي خوبيني قولي بيان لو قناغ روحي متحركي هموما درجة روح روانك كبشك روح فعليك روح بابني ثابتك روح جيجرك ئەوەی کەڕوو ئەدا بە سێچوار قۆناغەڕوا ئینجا دەژێت بەڵام کاتێککە خەبرێکی زۆر خۆش ڕۆپڕێکە خەبرێکی زۆر ناخۆش ڕۆپڕێکە کەوت نەخوارەوەیەک لێدانێ بۆ پشتی سەر تایەکی بە قووەت یان بڵین ئاوا هەواڵێکی لە پڕێکە ئەمە چێ بێ لێرە یەکسەر ڕۆحە متحەریکەکە دەچێت بە قۆناغە سروشتیەکانیان ناڕوە کە لە کاتی خەوا دروست دەبێ ئێمە لە کاتی خەوا کە دەدەچێت ئەو ڕۆحە متحەریکە ڕۆحە ڕەوانەکە بە سێچوار قۆناغەڕوا ئینجا دەبێت بەڵام لە کاتی لەو کاتێک کە با بڵین ئەو شتە کتوپڕانە ڕوئەدا لە پڕێکات دەرەچێت کە لە پڕێکات دەرچوو بە قۆناغە سروشتیەکانەوە ئینسان چیرێ ڕەنگی زەرد دەبێ لێی وشکە بێ ئەلەرزێ هەندێک جار هەیە لە هۆش خۆی ئەچێ لەبەری کە لە پڕێکە ئەو شتە ڕووی داوە کاتێک ئەو چووە ئەو قۆناغی لاواسیە ئەو کاتە تاقەی سلبی بە فرسە تێزانێ بە دەرفەت تێزانێت تاقە سلبیەکە تەرکیزەکەی لە دەرەوە عالیە بەرزە لە ناوەش واڵتیەکەمە ڕێژەکەی زیادەکا لە خوێنە ڕێژەی ئەو تاقە سلبیە زیاد دەبێت لە خوێنە ئەو وزە سلبیە زیاد دەبێت کە ڕێژەی ئەو وزە سلبیە زۆر بوو لە خوێنە چی لێ کەسەکە بە گوێرەی ڕێژەکەی بە گوێرەی ڕێژەکەی گۆڕانکاری لە ژیانیان ڕوئەدا بۆ نمونە دایمە دڵی تەنگە بێ چێژ لە هیچ شتێ وەرناگرێ با بڵین کارەکانی بڕێکوبێکی ناڕوە نازانم خۆشی لە هیچ شتێک نابینێت هەر جاری بەنەوعی هەر جاری بە شێوەیەک دووشی هەندێک نەخۆشیە بێ هەندێک حال دەبێت ئەو حالەتانە نەخۆشی دەرونیە و نە نەخۆشی با بڵین جەستەیشە نەخۆشیێکی باڕاسایکۆلۆژی نەخۆشیێکی میتافیزیقیە نەخۆشیێکی ڕۆحیە حالەتێکی ڕۆحیە کە تووشێ بێ یعنی کەسەکە ئێستا زۆر ئەوانی کە ئینتحارەکەن و با بڵین پەنا بەخۆ کوشتنە زۆر بەیان ئەو تاقە سلبیەکە زۆر بوو لە ناویانە پاڵیان پێوەنێ بۆ ئەو کارە کاستن بۆ کارەبەی کە لەزەت و چێژیان لە ژیانە نامێنێ جا ئەوە طبعا لێرەیە ئەوەی کەڕوئەدا بەهۆی چێوە بووە بەهۆی ئەوە بووەکەوە وەکووتمە ئەو شتە کتوپڕانە کە ڕوئەدا مەسەن تۆ کەسی خەوتۆ لە پڕێکا خێراڵەستینە کارێکی زۆر غەڵەتە یان مەسەن بۆ نمونە بڵێن خەبەرێکی زۆر خۆش بە کەسێکی لە پڕێکیان خەبەرێکی زۆر ناخۆش لە پڕێکە ئەوەش کارێکی زۆر هەڵەیە و هەروەها لە کاتێکی ژا با بڵێن مەسەن کەوتنە خوارەوەش ئەوە دروست دەکا یان لێدان بۆ پشتی سەر یان با بڵێن وەکوتمان نەخۆشیێکی تا ئەمانە هەمووی هۆکار بۆی کە لە پڕێکە ئەو شتانە دروست بێ ئەو حالەتە دروست بێکەوە باسی یەکەن کە پێنج زۆربوونی چکیان ئەوە عیلاقەی بە جنەوە نییە بەس بۆ نمونە کەسەکە کە دێتە لای ئەو کەسە چێکە ئەو بەدەنگێکی بەرز قورئان بخوێنیان قسە بکەیان هەشتێوەکە کە بەدەنگێکی بەرز ئەو هاوارەی کرد ئەو کەسە لێرەیە تووشی حالەتێکە بێ عقلی باتنی با بڵێن نستی واڵا ئەبێ کە نستی واڵا بوو ئەو شتانی کە تایەتە دەرەوە بۆ نمونە پێشی 10 ساڵەوە پێشگوێی لە مسلسلێکی عەرەبی کردویان باوەگوێی لە مسلسلێکی ئەجنەبی کردووە ئەوە لە عقلی باتنیان ماوەتەوە هەڵستێ بۆ زمانە قسە ئەکا ئەو ئەیشوە ئازان ئەوە جنۆکەکەی قسە ئەکا لە کاتێک کە عیلاقەی بە جنۆکەوە نییە ئەو شتە یعنی جنۆکە ئەسڵەن قسە ناکات چون تاقە نییە وزە نییە ئەو جنۆکە تاقەیە وزەیە یعنی ئەوەی بڵی زمانی کێ بجوڵێتەوە تا قسە بکە قسەی ئەوان ئیحاءە مەسەڵەن قسە چەشت بکەن لەگەڵ مرۆڤە قسەکە ئیحاءە نەک یعنی سەتای سەوت ئیسێمە کە قسەکەین لە رینەوەی ژیەکان و ئەکات بەهۆی زمانەکەەوە کە سەوتێک بێ دەدەبێت ئەوان ئەوەیان نییە ئەستاسمە خۆیان وزۆن تاقەن یەکەی چۆن تا خەڵک ئەوە نازانێ ئەڵێ ئەوە جنۆکەکە قسە لەبەر چی بێت کە ئەو کاتێک کە هاواری کردەدا تووشی حالەتێک و نەخۆشێکی تایبەتیەوە ناوکەم لە یاد نییە وای لێکە کە کەسەکە چی هەیە لە ناخە دەری بڕێت چکم لە حالەتێکی زۆر ترسا ئەبێت ترسێکی زۆر بەقووەت ئەو کاتە ژیری بە هەستی با بڵێن نستی واڵا ئەبێ بەهۆی ئەوە ئەو شتانە دروست دەبێت باشە مامۆستا هەندێک جار باس لە هەندێک ڕێگا هەندێک لە ڕێکار ئەکرێکە دەوترێ بەم ڕێگایانە جنۆکە بانگەکرێت بەڕاستی مرۆڤ ئەتوانێ پەیوەندی لەگەڵ جیهانە نەبینراوەکەدا ببەستێ بە شێوازێکە جنۆکە بانگ بکات بورە دەنگەکە قوتڕ عەفوان بەڵێ بەس بەنسبەت ئەوەی کە باسی ئەەکەیت یعنی بانگکردنی جنۆکە بۆ یعنی ئینسان جنۆکە بانگ بکە ئەوە تەمەن نە بنەمایەکی زانستی هەیە و نە بنەمایەکی شەرعیشی هەیە شتیوانیە کە ئینسان لەگەڵ جنۆکە کۆنتاکت و تەعامل بکات هیچ شتێکی وانە
ئەوەش تەعمە لێرە هاوکردن کەسەکە خۆی بە هەستی خۆیەتی بۆ بۆچنی خۆی دوا هەستەکە کە ئەو توانای هەیە ئەو شتێ هەیە زیاتر ئەوە شتەکە دوورە ڕاستیەوە بە تەکید یعنی چکم ئێمە کاتێکە کەسەکە نەبین تۆ لە کەڵکی قسەکەی لەوانێکە خودی خۆ قسە بکەی احتمالە خودی خۆش وا هەست بکەیتەوە وەڵامێکت بۆیێتەوە لە کاتێک کاوشتکوتان بینینی ئەو شتە بە چاوی سەر ئەستەمە بەس هەست پێکردنی هەندێک کەس بۆ هەندێک کەس کە کەیشتە ئاستێکی دەستنیشان کراو لە زانستیان با بڵێن لە مەشقی بەهێزاکە کردی وای لێ کە هەست بە وزەکانەکە هەست بە وزەی جن بابنی هەست بە وزەکان ئەکا بەس ئەوە تەعمە زۆر کەم و زۆر دەگمەنە چکم دای مەشقێکی زۆر مادومۆنێکی زۆر هەندێک کەس وەکو هەست پێکردن نەک وەکو بینین و قسەکردن و دووقۆڵی ناشن قسەکردن شتی وان نییە ئەو گەنگەشەیە لە بینی مرۆڤ و جنۆکە بوونی نییە بەڵام چییە ئینسان کاتێک کە بەکاری خراپ هەستا لە شەیتان نزیکە بێتەوە هەچەندێک کاری خراپی کرد چەندێک تاوانی ئەنجام تا ئەوەندە لە شەیتان نزیکە بێتەوە خوا دوورەکەوێتەوە چەندێک کاری باشیشی کرد ئەوەندە لە خوا دوورەکەوێتەوە کاری باش لە خوا نزیکە بێتەوە لە شەیتان دوورەکەوێتەوە یعنی شتەکە شتێکی پێچەوانەیە بەویستی کەسەکە خۆیەتی تۆ ئینسانێکی باش بە مرۆڤێکی باش بە خێر و چاکە بۆ هەموو کەسێ بوێ خزمەتی گەل و نیشتیمانەوەی خۆت بکە و باوڵی خزمەتی مرۆڤایەتی بکە خواتوی خۆش ئەوێ شەیتان لێ دوورەکەوێتەوە ئەگەر بە پێچوانش بوو ئەوە پێچوانەکەی درستە بێت و شەیتان نزیکە بێتەوە خوا لێ دوورەکەوێتەوە باشە مامۆستا سحر و جادوو چی پەیوەندیەکی بە جنۆکەوە هەیە و چی پەیوەندیەکی لەگەڵ جنۆکەدا هەیە هەندێک جار گوێبیستی ئەمانە دەبین کە دەوترێت من جادوم لێ کراوە هەست بەبوونی وزەیەک دەکەم لە دەوروبەرمدا هەندێک جار ئەم وزەیە وەکو جنۆکە لێک دەدرێتەوە بەڕاستی سحر و جادوو هیچ پەیوەندیەکی بە هەبوونی جنۆکەوە هەیە هیچ پەیوەندیەکی بە ناردنی جنۆکەوە هەیە بۆ کەسێکی دیاری کراو خۆی تعبیری حقیقی سحر چێ ئیستیغنامی شەیاطینە بۆ ئەغراضی خەبیثە يعني سحر خۆی ئیستیغنامی شەیاطین بەکارهێنان بۆ ئەغراضی خەبیث بۆ شتی خراپ وەکو وتمان مرۆڤەکە کاتێک لە خوا دوورکەوتەوە لە شەیطان نزیک بووە ئەو کاتە تەعمە کۆنتاکتێک دروست بێت کۆنتاکتەکە ئەوە نییە کە بڕیت نایشە و مناقەشەی لەگەڵا بکە بەس کاتێک کە پەنای بۆ ئەبا بۆ شتی خراپ ئەو هاوکاری ئەکا هاوکاریەکە چییە مەسەڵەن بۆ وەسوەسەکردنە زیاتر لە وەسوەسە نییە وەسوەسە بۆ کەسی بەرامبەرە کاکە و کە بڵێن بۆ نمونە بڵێ قەڵەمێک هەڵگریان با بڵین وەرەقەیەکی بۆ ناکرێت و شتیوا بە جن ناکرێت ئەوە عیلاقەی بە جن نییە ئەوە مرۆڤەی مەسەڵەن دێتایە بە چاو با بڵێن ئەو کەسێکە لە بواری باسەکرێ کار بکات و بتوانێت مەشقەکان بە باشی بێ ئەتوانێت بە چاو لەوانەیە پەرداقێک لەولا بۆ ئەولا بجوڵێن یان وەرەقەیە شتێ بجێن بە چاو بە قووەتی دهن بە قووەتی بەڵام جن ئەو شتەی پێ ناکرێت جن جوڵەی پێ ناکرێت جوڵەی مادیاتی پێ ناکرێت یەکەی چۆن ئەوەی کەڕوو ئەدابەست تەنها وەسوەسەیە مەسەڵەن کە ئەو کەسە هەوڵەیە زیان بە کەسێ بگەێنێ ئەو شەیطان یارمەتیان لە وەسوەسەکردن و ترساندنی ئەو کەسە و تۆقاندنی ئەو کەسە و ناڕەحەتکردنی باری دەرونی ئەو کەسە لە کاتێککە ئەو کەسە ئەگەر هاتو خۆی کەسێکی بڕوادار و بڕوایەکی پتەوی هەبێت و خۆی تەحسین کردبێ بە یاتی خوای گەورە زەحمەتە بتوانێت بە هیچ جۆرێ ئەو شەیطانەش کاری تێ بکە لە زۆربەی کاتەکانە سەبارەت بە مامەڵەکردنێکی نەگونجاو لەگەڵ شەیتانەکو تۆ باسە کرد کە ئەمە دەستەواژە گونجاوەکەیە بۆ سەحر مامۆستا بۆچی دەوترێت کە جادووی ڕەش مرۆڤ دەکوژێت جادوو مرۆڤ دەکوژێت یاخود ئەو جنۆکەی یاخود ئەو شەیتانی کە لە ڕێگەی جادووی ڕەشەوە ڕەوانەی مرۆڤێک دەکرێت دەتوانێت مرۆڤەکە بکوژێت ئێمە هەروەکو وتمان باسمان کرد شەیطان یان جن بۆی نییە ناتوانێت بە هیچ جۆرێ هیچ کەسێک لەناو بەریان بیکوژێت مەگەڕوا بۆ ئەو کاتە خۆ کەسی لەسەر زەوی نەهێشت تەعام بێگومان إن الشيطان إنسان عدو مبين يعني شيطان دژمنی ئینسانەوە نییە بەس وانە بە هیچ شێوەیەک شەیطان ئەو دەسەڵاتەی کە خەڵک داوێتی پێی و خەڵک وا هەستەکە و خەڵکیان تۆقاندەوە ترساندوە پێی وانە ئیشەکە بەڵام لە کاتی سحراوە کووتمان وەسوەسە بە کەسەکە ئەکا وەسوەسەکەی پێکرد بیر فعل وای لێ لەوانە کەسەکە بڕا خۆی بکوژیان شتێ بکە نەک شەیطانەکە بڕا بێکوژێ شتی وا وجودی نییە بە هیچ جۆرێ بەس وا ئەکا کە وەسوەسە بکات و بەضعی تەواو نەبێ و بڕا خۆی بکوژێ مەسەڵەن یان شتێ بکا کە دەرئەنجامی ئەو شتە تووشی بابڕین لە ناوچوو بچێ داوان بێگومان ئەوش حکومەکەی هەر حکمی کوشتنەوەیە یعنی ئەو ساحرە بێ بکوژێتەوە لە کاتێک ئەگەر هاتوو بالفعل ئیسپات بووکە ئەو کەسێکی کوشتووە ئەبێ بکوژێتەوە عینی حکمیش ئەوەیە حکمی بابڕین کوشتنی حەقیقیە باشە کاتێک دەچیتە لای ئەو کەسانی کە خۆیان وەکو جادوگەر دەناسێنن خۆیان وەکو ساحر دەناسێنن تەبعا من نەچوومەتە ئەو شوێنانە بەس ینی باسی لێوە دەکرێت کە دەوترێت داهاتوو دەبینن واتە ئەو کەسانی کە جادوگەرن ئەو کەسانی کە بەوتی خۆیان مامەڵیان لەگەڵ جنۆکەدا هەیە دەتوانن داهاتووی تۆ بخوێننەوە دەتوانن داهاتووی تۆ بزانن ئەمە چییە؟ ئەمیش دیسانەوە وەسوەسەیەکە لە زەهنی تاکێکدا دروست دەبێت؟ بەڵێ
خی گەورە ئەفەرمێ لا يعلم الغيب إلا الله غەیب وادە نادیار خوانە بێ هیچ کەسێکی کە نازانێت بەڵام کاتێک کە ئەو کەسە ئەڕوا بەلای کەسێکی دەستنیشان کراو وا هەستەکە کە ئەو کەسە ئەزانێت کە وای هەست کرد ئەزانێت شتەکانی لێ بەڵکو ڕاستی لێ وەرەگرێ ئەویش هەندێک جار با بڵێن بە وەسوەسەیەکی شەیطانی هەندێشتی بۆ وا ئەکا یعنی ڕێ ئەکێشتەکە کەوا ئەڵێ وا ئەبێ یان احتیمالە بە شێوەیەک لە شێوەکان ئەو کەسە خۆی تەرگیزێکی وا هەیە بتوانێت ئەو کەسە ئەکات دەچ ئەنجامێک یعنی بە شێوەی تەخمینەکەش هەندێک جار زۆر کەم یەتەدی معنای ئەوە نییە کە ئەوە غەیب بەزانێت چکم غەیب خوا نەبی هیچ کەسێکی تر نایزانێ هەتا خوتی پێغەمبەر دوت خوا سەفەرمێ لا أعلم الغيب يعني هەتا پێغەمبەری خواش درودی خوای سەبێ بە هیچ جۆرێ غەیبی نەزانیوە هەتا ئەوکو خەڵکێکی دڵ غەیب بزانێت هیچ کەسێ غەیب و نادیار نازانێت بەڵام پێشبینی شتێکی ترە مەسەن بۆ نمونە تۆ پرۆژەیەک شتێ پێشانی منەیە ئەوڵی پێشبینەکە چیان پێشبینەکەم وایە وایان پێشبینی ئەەکەم گەش و هەواوە پێیان پێشبینی ئەەکەم ئەو ئیشەوای لێ دێ پێشبینی شتێکە و هەروەها با بڵین ئەوە شتێکە کە بڵێ غەیب دەزانم غەیب خوا نەبێ هیچ کەسێکی کە نایزانێت بە ئیثباتی ئەهلی علم و هەروەها بە منطق و عەقلیش مامۆستا بە دەرفەتی زانم ئەم پرسیارەش ئاراستە بکەم ینی هەندێک جار پێویستی هەندێک قسا بین بە تایبەتی لە کەسە بە تەمەنەکانمانەوە زۆر راوترێت بە شەوان لە پێش ئاوێنەیە خۆ مەگۆڕە بە شەوان حەمام مەکە خۆت مەشۆ بۆ ئەوەی جنۆکە عاشقت نەبێت ئەمە چییە سەرنجی تۆ لەسەر ئەمە چییە عشق لە نێوان جنۆکە و مرۆڤدابوونی هەیە زانی چۆنە لێرەیە هەروەکو پێشتیش باسمان کرد ئەمەیە دۆسەر خۆتی کەسەکە خۆی ئینسان پێویستە خۆی تەحسین کە بە یادی خوای گەورە مەسەن مەعودەتن و فەلق و ناس بخوێنە ئەوانە شتێکە کە خوای گەورە دانەوە بۆ خۆپاراستن دوای ئەوە ترسی لەو شتانە نەبێ ئەوە هەموو قسەی با بڵێن بێواتایە بێ بنەمایە قسەیەک نییە کە بنەمای هەبێ بە تەواوی ئێمە ناتوانین بە شێوەیەکی زانستی بیسەمێن کە ئەو شتە وایە قسەیەکە و کراوە یان کەسانی کردویان هەندێک جان هەندێ فەرمایش هەیە هەندێ فەرمودە هەیە لاوازە بەس بە شێوەی وا باسیەکەکان و فەرمودەیەکی صحیحە بەس شەر نییە صحیح بێ یعنی بە دوایە بگەڕێ لەوانەیە فەرمودەیەکی لاواز دەرەچێت چون شتێکەگەر هات و علم و عەقڵ لەگەڵ یان نەگونجا بە تەواوی شەرعیش ئەوە ناکە با بڵێن شەرع و یعنی علم و قورئانی پیرۆز تەواوکەری یەکترن یعنی ئەو شتە شتێکەگەر هات و کە قورئان ئەفەرمێ حتمەن با بڵێن علمیش با بڵێن بێتاگیری لێکە شوژەکە هیچ جیاوازێکی بەس ئەو شتانی کە هەندێ مەیلە و خرافات و ئەوەیە ئینسان ئەبێ پێویستی وایە کە بیری لێ نەکاتەوە دوایی با بڵێن یعنی جنۆکە بۆ چێ بێ بە ئاوی گەرم شتێکی لێ بێ ئەوە هیچ بنەمایەکی ئەسڵی نییە هیچ بنەمایەکی معقولی نییە چکە معقول نییە یعنی ئێمە کە کەسێکی مرۆڤێکی احتیاجی ئەتوانین خۆمان پارێزین بۆ ئەبێ جنۆکەی خۆی نەپارێزیرەوە دوایش بۆ ئەبێ کاری تێ بکە ئەساسە خۆی لە ئاگەر دروست کراوە یعنی لەبەر ئەوە بۆ نەوعە نییەکەوە ئەوە بێ بەو ئاوەی ئێمە کاری تێ بکات کاتێک کە لە جەهەنەما جن و ئینس ئاشوتێنرێ و با بڵێن سزایرێن ئەوە شتێکی ئیلاهیە شتێکی خواییە شتێکە عیلاقی بێن چۆن ئەکرێ و چۆن ناکرێ ئەوە خوا خۆی ئەزانێ بەڵام بەنسبەت ئەوە کە تۆ مرۆڤێکی ساتی ئەتوانی خۆ پارێزی ناکرێ مەسەن جنۆکە دوای جن لەگەڵ ئینسانە تێکەڵ نییە بۆ نوعیکە خەڵکە زانێ بۆ تێکەڵیان نییە زیاتر لە شوێنی دوور و شوێنی چۆڵن بۆ نوعانیە کەوا تێکەڵ بن بە ژیانی ڕۆژانەی ئێمە وەکو خەڵک وا هەستە زۆر باشە مامۆستا کۆتا پرسیارم ئەوە دەبێت کە جیاواز لە جنۆکە هەموو ئەم بابەتانی ئێمە لە سەرەتای تەوەرەکەەوە باسمان کرد بۆ ڕوحی مرۆڤ مردوەکان دروستە هەندێک جار هەندێک کەس ئەو بیر و بۆچوونیان هەیە ڕوحی مرۆڤەکان لە دوای مردنیان تێکەڵی ئەم ژیانە دەبنە و دەشێ بەرکەوتن دروست بکات ئەمە دروستە یاخود ئەمیش وەکو هەموو ئەو قسانی کە سەبارەت بە جنۆکە وتمان دەچێتە هەمان قاڵبەوە بەڕاستی خۆی طبعا ناحیەی ڕۆح و قسەکردن لەبارەی ڕۆحەوە شتێکی زۆر دەستنیشان کراوە دەشەرعا لەبەرەوەی کە شتێکە با بڵێن ئەفەرمێ من ئەمری ڕەبی ويسألونك عن قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا بەڵام بەگوێرەی علم قليلە کە ئێمە باسی بکەین ئینسان کە ئەمرێ جەستە ئەمرێ ڕۆح نامرێ جەستە ئەمرێ ڕۆح نامرێ ئەتر ئایا ئەو ڕۆحان دێجا مەسەن لە ڕێخەوە بە تەئکید کۆنتاکت لەگەڵ زیندوەکانەکە گومان لەوەیان نییە بەڵام بەویستی خوا و بە حکمەتی خوا و حکمەتی یعلمه الله لە کاتی خەوا تۆ مردوو ئەبینی و لەگەڵ یا قساکە هەندێک جار پەیامیش تێهاتێ هەندێک جار پێشتەڵێ ئەو شتەوا بکە وامەکە واتای وایە ئەوە یعنی ڕۆحەکە مەوجودە و بەس بە ئیرادەی خوا ئەو شتە بێ بە ئیرادەی مردوەکە نابێت چکم ئیرادەی مردوەکە لێرەیە
تەواو نامێت کە ئینسان ئیرادەکەی بێ ئیرادەی خوا بێ خوای گەورە ئەو دەرفەتەی بۆ ڕەخسێنێ بۆ حکمەتێک کە خۆی ئەزانێ هەندێک جاریش هەیە دوو ئەجەل هەیە ئەجەلی معەلەقەیە و ئەجەلی ثابتیش هەیە ئەجەلی ثابت ئەو ئەجەلەیە کە کەسەکە خۆی بە مردنی خۆی ئەمرێ با بڵێن تەمەنێک ئەو کەدێک کە بۆی دانراوە تەواوی کردو خوای گەورەتر ئەمێ بەس هیوا هەیە مەسەن بۆ نمونە لە شوێنێک شەڕەتەقەیە یان با بڵێن خۆی ئەو کوژیان شتێکە کاکە ئەو معەلەقەیە خۆی ئەو کارەنەکە وای لێ نایەت جالێرە ئەوانە نەختێت جیاوازی هەیە لە تعامل لەگەڵ ئەوەیە کە بڵێن کەسێک کە خۆی بە مردنی خۆی بمرێ جیاوازێک هەیە لەوەیە بەڵام بەو جەشنێک کە بڵێ مەسەلەن ڕۆحی مردۆکە هات و کەسەکەی کوشتوانە هیچی پێ ناکرێەوە ئەبێ ئێمە قەناعەتێکمان هەبێ هیچ شتێ ببێ ئیرادەی خوا نابێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا ئەگەر ئێمە بڕوامان بەو ئاەتە نەبێ معنای بڕوامان بە فەرمایشتی خوای گەورە نیە ئەوێ مرۆڤ لە هیچ شتێک نەترسێ خۆی بادەتە داتی ئەڵڵا بەڵام ئەگەر کەم کورتێکیشی هەست پێک لە ڕووی دەرونی ئەوە پزیشکی دەرونی هەیە لە ڕووی جەستەیی پزیشکی جەستەیە لە ڕووی ڕۆحیش هەستی پێکرد ئەوە تایبەتمەندی هەیە لەو بوارەیە ئەتوانێت بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی شەرعی نەک بە دوعا و نیشتە بە دوعا و نیشتە چارەسەر ناکرێت بەس بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی شەرعی ئەتوانین ڕێنمایی بکەین و بزانین چی چاکە و چی چاک نییە بۆ کەسەکەی ڕوونکەینەوە. شێخ ئاریان بەرزنجی ماستەر لە پاراسایکۆلۆژی زۆر سپاس بۆ ئەوەی میوانی ئێمە بووی شێخ زۆر سپاس بۆی لە بەرنامەی باش کوردستان لەگەڵمان بەشدار بووی. زۆر سپاس بۆ بەڕێزجان هەر سەرکەوتوو بوو. زۆر سپاس. خۆشەویستان وچانێک وەردەگرم و لەگەڵتان بەردەوام دەبم.